سەبارەت بە ئامانزگرتنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان هەروەها پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و حزب و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و پرسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەروەها پرسی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراقی و هەڵوێستی کورد لەم بارەوە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک سعدی ئەم کاتتان باش. سەرەتا بە ئامانجگرتنی زۆر سپاس لە بە ئامانجگرتنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. بۆچی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ئەکرێتە ئامانج؟ مەبەست ئەو کاتیوشە و هێرشانەی سەر کۆرمۆر و ئەو ناوانەیە؟ بەڵێ هەر هەمووی تەواوی هەرێمی کوردستان. ناخۆی هەرێمی کوردستان لە دوای 2014ەوە کە بڕیاری ئەوەی داوە سربەخۆ ئیدارەی وزە بکە خۆ سربەخۆی ئیدارەی ئیقتصادی سربەخۆی هەبی و هەوڵی ئەوەی داوە لە ڕێگای جیاجیا بازار بۆ نەفت بدۆزێتەوە و ئەو ڕێگانی کە دۆزراونتە هەموو ئەو ڕێگانە نین کە هەموو هێزەکانی ناوچەیی و عێراق پێی زۆر دڵخۆش بووی، بەڵام سەبەبێکی ئەساسی بۆ ناچارکردنی هەرێمی کوردستان و گەڕان بە دوای ڕێگای جیاجیا بۆ ساختکردنەوەی نەوت و دابینکردنی ئیمکانیاتی مالی کافی بۆ ئیدارەی هەرێمی کوردستان دیارە سەبەبی ئەساسی حکوومەتی عێراق بووە، ئەویش لە ئەنجامی برینی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە ساڵی 2013 و سەرەتای 2014 و ئێستا کەش دەبی لەگەڵ ئەم غەڵەتەی خۆیان بژین، لەگەر ئەو خەڵەتەی خۆیان بژین بۆیە هەوڵی ئەوە بدەن کە لەگەڵ هەرێمی کوردستان لە زیاتی لێرە و لەوێ کاتیوشە و شکایەت و ناڕەزایی یان هەرێمی کوردستان لێرەوە تویتی خراپ بکە و هەوڵ دەین شاکارەکانی کە لە دوای ڕزگارکردنی عێراق لە دام و دەستگای سەدام حوسێن و دیمان هێناوە یەکتری سوکەین لەگەڵ عێراقی ئیتیحادی، پێویستە هەوڵی ئەوە بدەین بە دوای چارەسەرکردنی کێشەکان بگەڕین. ئەو کێشانەش عادەتەن لە ڕێگای ئەو نەخشە ڕێگایە دەبی کە هەمومان دەنگمان بۆی داوە، ئەویش دەستوری عێراقە و دەستوری عێراقیش زیاتر لە 50 مادەی پێویستی بە یاسایە. یاساکان بە شێوەیەک بنووسێنەوە کە لەگەڵ هەندێک عەقلیەتی شۆڤێنی و مەزهەبی توندڕە و ناگونجێن، بەڵکو بە شێوەیەک بی کە بەرژەوەندیەکانی هەموو پێکهاتەکانی عێراقی لەبەرچاو بێ و هەوڵی ئەوە نەدا دوور لە شەڕی ئیرادە و قۆڵبادانی یەکتری، بەڵکو هەوڵدان بۆ ڕێزگرتن لە پێویستیەکان و ئیرادی حکوومەتی عێراق ئیرادەمان لەگەڵەکات برسیشمان بکات. من ناڵم ئەوە هەمووی خۆیشمان زۆر بێخەتانین، دەبی هەوڵی ئەومان بدابایە و لە ئێستاوەش هەوڵی ئەوە بدەین ئەم مەوزوعی هینە هێرش بۆ سەر سنتەرەکانی وزا بۆ سەر کۆرمۆر یا هەوڵدان بۆ سەر خورمەڵا یا بۆ سەر ئەو جێگانە هەوڵ دەین ئەسبابەکانی و ناوەندەکانی کە هێرش دەکەن بە تەواوی لێکۆڵنەوە بکەین، بیدۆزینەوە، پاشان بکەوینە گفتوگۆ بۆ چارەسەرکردنی. پێم وایە تهدید بە تهدید چارەسەر ناکرێ. ئەوەی عێراق ئەگەر عێراق بی یا هەر لایەنێشتری بەکرێ گیراوە بی لەلایەن هەر کەسێکەوە، ئەمە شەڕێکی خۆترێنی بێمەعنایە، چونکە نا خەڵکی کوردستان ئەوەندە زەعیفە بە دوو جوولەی لەو بابەتە تاو لەرزی دێتێ و لە هۆش خۆی دەچی، واز لە ئامانجەکانی خۆی دینی، نە پێم وایە بینی عێراق و هەرێمی کوردستانیش دەگاتە بن بەستێک کە عیلاجی نەبێ بەم شێوەیە. بۆیە ئەم هەوڵانە نەدرێ باشە کۆتایی پێ بهێنرێ و ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەرکردەی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراق لە بەرزترین باڵا ئەو مۆزوعانە بە زمانێکی پارا و ئاشکرا لەگەڵی قسە بکەن. پێویست ناکە ئێمە هەوڵی ئەوە بدەین کە لە دەرگای ڕئیسی نەینە ژوورەوە، هەوڵ دەین لە پەنجەرە
ترس بە یەکتر نیشان بدەین ئێمە عێراقمان تاقی کردوتە لە ڕابردوو بە هەموو توانەکانیەوە عێراقی ڕەنگە پێویستی بەوە نەبی بەتیسە لە ئێمە چونکە ئێمە هاوپەیمانەتیمان هەیە بۆیە بیر لەوە نەکەنەوە لە ڕێگای ترس چۆک بە هەرێمی کوردستان دادنیا بە عەکسەوە. باش کاک سادی هەڵوێستی ئێوە ئەمەوێت لە زارێتەوە ببیستم سەبارەت بە یاسای دادگای یاخود بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە نەوت و گازی هەرێمی کوردستان هەڵوێستی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی چیە چونکە لە هەندێک شوێن باز دەکرێت یەکێتی لە بەغدا لەگەڵ بڕیارەکەی بەڵام لە هەرێمی کوردستان دژێتی تۆ لە کەناڵی 24 بەڵێ ئێمە هیچ بڕیارێک تەئید ناکەین کە هەوڵدا کەسایەتی هەرێم و هەیبەتی هەرێم و تواناکانی هەرێم زەعیف بکە ژێرگەڵ بخە ئیهانەی بکە کەواتە لەگەڵی ئەم محکەمەیەکە ڕاوەستە جارێ قسەکان تەواوکەم ئەم محکەمەیەکە لەلایەن کورد و شیعە بە تایبەتی بەشێکی سوننە دامەزراوە ئەم محکەمەی سەورە نییە ڕەنگە لێرە و لەوێ جاروبار لە ڕووی سیاسیەوە بەکاربهێنرێ و غەدری لێ بکرێت چونکە ئەم پێشنیارە لە ساڵی 2012ەوە هەیە بەڵام لەو کاتەوە سیاسیەن دواخراوە ئێستاکە سیاسیەن بەکارهێنرا وەکو کارتی فشار بۆیە من پێم وایە لە جیاتی ئێمە لە ڕێگای تویتی بێمەعنا وەڵام بدەینەوە هەوڵ دەین لەگەڵ بەرپرسانی سەرەکی لە بەغدا کۆب بینەوە کار بکەین لە پێناو ئامادەکردنی پرۆژەی یا ڕەشنووسی یاسا بۆ مادەی 111 و 112 پەیوەندیدار بە نەفت مادەی 115 پەیوەندیدار بە سەلاحیاتی حەسری ئەگەر ئەوەمان کۆتایی پێهێنا وەرناهینماندا دەتوانین ئەو کاتە بە پێی ئەم یاسایە کارەکان بکەین تا ئەو یاسایە ئامادە دەکەوێت تەسویب دەکرێت حەقە کار بکەین لە پێناو ئەم بڕیارەی محکەمەی فیدرالی مع وەقف التەنفیز بەڵام ئێستا کە شەڕی بکەین و هێرش بکەینە سەر محکەمەی فیدرالی ئەمن پێم وایە بەیان ئێمە ئەنجامێکی باش بەدەستداین بەڵام داوا بکەین کە یاسای نەفت و غاز بۆ مادەی 111 و 112 پیادە بکەین هەرچی زووە کۆتایی پێبینین تا ئەو یاسایە دەکرێت ئەم بڕیارە لە تەنفیزکردن ڕابگیرێ ئەو کاتە بە پێی یاسای کاک سادی تۆ خۆتەڵێ هەندێک جار ئەم دادگایە دەکەوێتە ژێر فراسی با بڵێن دەکەوێتە ژێر هەژمونی لایەنە سیاسیەکان بڕیاری پێدەردەکەن کەواتە یاساچی و دەستوری چی نا ئەوە وانە برام وانە ئەوەندە جوانە ئەوە وانە ئەمە ڕەنگە لەم حالەتیان ئێمە غەدر لە خۆمان دەکەن ئەو دەستوری ئێمەشە ئەوە تەنها دەستوری ئەوانە نین کە هەند لێرە و لەوێ هەوڵەدەن سیاست تێکەڵکەن لەگەڵ قەرارات و مەفهومە محتاوە و مەفهومەکانی دەستوری ئەمە مەوزوعەیەکە پێویستە ئێمە کێشەکانی خۆمان لە دەرەوەی دەستور کە هەمانە لەسەر مەسائیلی تر لە ڕوانگەی تر پێویستە لەوێ چارەسەری کوێن زۆر شتەیە لەناو دەستور نییە بەڵام بووە بە عورفێک و ئەو عورفە بە پێی وەزعی عێراق وڵاتێکی پێکهاتەی جیاجای هەیە و ئەو پێکهاتانش لە ڕابردوودا لە وەزعێکی منسەجیمدا نەبوونە ئەوەی کە ئێمە ئێستا کە دەمانەوێت چاک بکرێتەوە دەبێت لە سێ چاک کەناڵەوە بۆی بچین ئێستا ئێمە هەیەتێکمان ڕۆیشتین بۆ نەجەف لە ئەشرەف بۆچی چوین بۆ نەجەف بۆ ئەوە چوین بۆ نەجەف پێیان بڵێن ئەم پەیوەندیە مقدسەی کە هەبووە لە بینی شیعە و کورد لە زمانی شێخ مەحموود و پاشان لە زمانی فتوا مەشهورەکەی سەماحەتی سەید محسن عەبدولحەکیم لە دژی عەبدولسەلام عاروف و دژایەتی ئیباحەکردنی خوێنی کورد و پاشانیش هەموو ئەو بڕیارانەی کە درا تا دەستور و تا ئەو پەیوەندیانەی هەبووە لە بینی هێزە سیاسی کوردستانیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەرتی دیموکراتی کوردستان یا بە تەحدیدتر لە بینی جەنابی مام جەلال و کاک مەسعود پێویستە ئەو پەیوەندیانە بە زیندوی ببینێنەوە و ئەو پەیوەندیانە بگوازرێنەوە بە شێوەیەکی باش ئێمە خۆمان هەوڵە دەین هەندێک جار
هەندێک جار ڕێگا ئەدەین کە ئەو پەیوەندیانە تۆز و غوباری بکەوتە سەرەوە هەوڵە دەین بە زیندوی نەبینێ ئێمە دەبی کار بکەین گوێ نەدەینە هەندێک تەسریحاتی نامەسئول لە بەغدا و لە جێی تر هەوڵی ئەوە بدەن هەموو تواناکان بەکاربێنین بۆ ئەوەی ئەو نەوعا بە شەرفرۆشیە نەبینێت چونکە شیعە نییە مشکلەی لەگەڵ کورد هەبێ و کورد کەسی لە شیعە ئیعدام نەکردێت لە ڕابردوو زۆر باش و شیعەش کوردی ئیعدام نەکرێت کەسیان لە حکم نەبووینە ئەوەی کوردی ئیعدام کردی و شیعە ئیعدام کردیە ڕژێمی سەدام حوسێن و دام و دەستگاکانی بۆ ئێستا بەشی زۆریان بڵاو بوونەتەوە لەسەر هەولێر و ڕوومادی و سووریا و ئەوێ ئەوانن وەخت خۆی داردەستی ڕژێم بوونە من پێم وایە دەبی کارێک بکەین لە پێناوی ئەوەی کە ئێمە جارێکی تر ئەو پەیوەندی کاکسایی تۆ وتت نابێت لە ڕێگای تویتی بێمەعنا وەڵامیان بدەینەوە تویتی بێمەعنا مەبەستت لە شێیە ئیهانەکردنی محکەمەکە و محکەمە ئیهانە نای بکرێت تۆ ئەتوانی ئێمە ئامرازی ترمان بەدەستەوەی بتوانین قسەیان لەگەڵ بکەین ئێمە تیمێکی فعالمان هەیە لە پەرلەمانی فیدرال دەتوانی بەگژیان دەبێتەوە ئێمە ڕۆژانە کۆبوونەوەمان هەیە لەگەڵ لایەنە شیعیەکان ئێمە هاوپەیمانەتی و دێگنزیجی و دۆستایەتیمان هەیە هەر کەسە لە مووقعی خۆی لەگەڵ مەجموعەیەک دەتوانین ئەو توانایانە ئەو هێزانە یەک خەین بۆ ئەوی پێیان بڵێن کاکی خۆم ئێمە لە هەرێمی کوردستان لەو نەوعە تەسەڕوفاتانەی ئێوە ڕازی نین کە ئێوە محکەمە و ئاسایشی ملی و غرفەی عملیات و غرفەی دیجرە و ئەوە لە دژی ئێمە بەکاربێن یا ئەو نیو محافزەی تورکیا ئەو نیو محافزەی کەرکوو بەکاربێنن بۆ زیندووکردنەوەی تعریب و زۆر مشکلە هەیە کە ئێمە دەتوانین لەگەڵیان باسکەین یا هەموو فەلاحی دنیا استحقاق وەرگرتووە بەس فەلاحی کوردستان وەری نەگرتووە ئەم شەڕە چییە بە ئێمەی دەفرۆشێت ئێوە لە چ خانەیەک دابنین ئەوە دوی ساخکەینەوە لەگەڵیان ئەوە بە تویت ناکرێت زۆر باش کاک سعدی دابەشبوونی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بەسەر هاوپەیمانی سێقۆڵی و چوارچێوەی هەمەهەنگی شتێکی تەکنیکی بوو یاخود تاکتیکی بوو بۆ ئەوەی هەر کامیان دەسەڵات وەربگرێتن لە قازانجی کووردا بێ یان بەڕاستی نێوانی ئێوە و پارتی ئەو پەڕی خراپ بوو والله ئەو پرسیارە حەق کاگوشیار زێباری جوابداتەوە ئەوە لە من مەکە چونکە بەڕاستی تۆ شەندامی مەکتەبی سیاسی ئەکید لەوانەیە ئاگاداربی نە بەرنامەمان وابوو نەتوانامان وابوو نەدەمانوی دوای لێبێ ئێمە ئیسمان دوو وەفد بنێرینە بەغدا بۆ ئیستیطلاع و ئەوانە زانیاری کۆکەنەوە لەسەر شتە نوێیەکانی عێراق و بێنەوە ئێمە کۆبوونەوەیکی فراوان لای سەرۆکایەتی هەرێم بکەین بۆ ئەوی وەرەقەیەکی هاوبەش ئامادە بکەین وەفدێکی هاوبەش بنێرینە بەغدا بە هەرێمی کوردستان بە هاوبەشی گفتوگۆ لەگەڵ عێراق بەڵام ئەو گفتوگۆیە بە نەوعیشتر و بە عقادێکی دابرا بەداخەوە ئەنجامەکەشی ئەوە بوو کە دیمان کەواتە نێوانتان ئەو پەڕی خراپی بوو دەری خۆیدا ئێمان نێوانمان خراپ نییە نەخێر بۆ ئێمە بێکۆ لە حکوومەتێکدان بەیەکۆ ناو پەرلەمان بەڵام بۆ بەغدا ئێمە دوو هێزی سیاسی جیاوازن هێزی سیاسی جیاواز چی دەڵێ تۆ من قسە بکەم یا تۆ قسە بکە مەبەستم لە پرسیارەکەم بوو گوتم ئایا تاکتیکی بوو یان نێوانتان خراپ کەواتە ئەوەی دووەمیانە کەواتە ئەوەی دووەمیانە بۆستە جوابت دەمەوە بۆستە جوابت دەمەوە یاڵە فەرموو بۆستە جوابت دەمەوە ئێمە دوو هێزی سیاسین ئەو دوو هێزە سیاسی بەرنامەی جای هەیە پاش هەڵبژاردن بەپێی استحقاقاتی انتخابی و هەر کەسەش لە سەنتەری سیاسی خۆی لە مەکتەبی سیاسی خۆی بڕاردە چۆن ئیش بکە و ئەوانەی کە ئەو داخلبوونە لە ڕووی سیاسیەوە ئەگەر سەرکەوتوو بایە ئەوان وەکو هەنگاوێکی گرنگ سەیریان دەکرد بەڵام ئێستا ئەوە تقریبان ئەو جارە بۆمان دەرکەوت لە زۆر جێگایەتیش بمان دەرکەوتووە تقریبان بەزەرە شکایەوە وەکو ئەو وایە کە ئێمە تەدەخولەکەین لە ناکۆچیەکانی نێوان ماڵی شیعە کە ئەوە وابزانم نا سەرکردایەتی یەکێتی و نە سەرکردایەتی پارتی ئەوەی نەویستووە بۆیە ئێمە و پارتی زۆر ناکۆچی جاروەیە بۆ دەرەوە وابشان دەدرێت هەمانە بەڵام ئێمە دوو هێزی سیاسی جیاین گفتوگۆ دەکەین ناکۆچیمان هەیە بەڵام لە کاتی پێوی دادنیشن لە دەوری مێزێکی مستەدیر و کێشەکانی خۆمان باسەکەین دەگەین نەتیجەیەکی باش
ئەوەی ئێستاش ئێمە پێویستە بە یەک هێز بە یەک توانە جاگەیشتونەتە نەتیجەیەکی باش ئێستا کاک سعدی لە نێوان هەموو لایەکمان یان ئێستا گەیشتونەتە نەتیجەیەکی باش لەگەڵ پارتی فەرموو ئێمە هەنگاوی باشمان هاویشتووە هەنگاوی باشمان هاویشتووە ئینشاڵڵا کۆتایی پێدین لە ئایندەیەکی نزیک لە پرسی سەرۆک کۆمار سەرۆک کۆماریش تقریبان ئێمە کاندیدی ئێمە هەر وەک خۆیەتی تا ئێستا گۆڕانکاری بەزدانا زۆر باشە پارتی شار لەسەر هەڵبەستی خۆی سوورە ئێمە لەسەر مەسەلەی سەرۆک کۆمار بە تەحدید قسەی لە کۆبوونەوەکان قسەمان نەکردو بەڵام ئەکید لە ئاستێکی تر لە نێوان کاک بافل و جەنابی کاک مەسعود یا جەنابی کاک نێچیرە مۆزوعانە باسەکرێن بەڵام تا ئێستا بۆ بە شێوەیەکی عەلەنی باسمان نەکردووە زۆر باشە ئەی سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاکەی دواخرێت ئایا گەیشتون بەچی هەرێک بازنەی ئەمێنێتەوە لەسەر مەسەلەی چوار یەک بازنەی لەسەر مەسەلەی چوار بازنەی کێشەمان کەمترە لەسەر مەسەلەی لیستی دەنگدەران ڕەنگە ئەوەی عێراقی ساڵی 2021 بەکاربهێنرێ لەسەر درێژکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن موافقین وار کەسەش بێوێ نوێنەری خۆی لە کۆمیسیۆن بگۆڕی دەتوانی بیگۆڕی ئەوەی کە جێگای مناقەشەیە تا ئێستا مەسەلەی کۆتاکان و تا ئێستا گفتوگوۆی لەسەر دەکەین ئێمە پێمان وایە کۆتاکان دەبێت بە شێوەیەک هەڵبژێردرێن کە ئەوە قەتعەن یەکێتی داوای نەکردو کۆتا ژمارەیان کەم بکرێتەوە نەخێت بەڵام کۆتا دەبی بۆ پێکاتەکان بێت کۆتا بۆ یەکێتی و پارتی نەبێ وەکو کورسی بە کەمترین دەنگ کورسی تامینکەین و ئێمە پێمان وایە دەبی تورکمان و مەسیحیەکانی کۆیە و کفری و ناوچەکانی تریش بێبەش نەبن لەو مۆزوعە و دەبی ئەوانەی دەنگدەرن بۆ ئەوانە پێکاتەکان خۆیان بن ئێمە نابی بۆ دواخستنی هەڵبژاردن هیچ لەسەر هیچ شتێک ڕێککەوتون تاکەی دوا بخرێ هیچ وادەیەک دیاری کراوە وابزانم خلافمانە لەسەر ئەوە و لایەنەکان لەسەر چ مەوعیدێک ڕێککەوتن ئێمە بەلامانەوە گرنگە زۆر باشە سوپاس بە وەرە سعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس